سیاسیەکان و هەروەها یەکلای نەبوونەوەی پۆستی سەرۆکۆماری عێراق لە ئێستادا کە گفتوگۆیەکی چڕ لە نێوان لایەنە سیاسیەکاندا هەیە بە دیاریکراوی پارتی یەکێتی کارێکە کاندیدی تایبەتی و دیاریکراوی خۆی هەیە بۆ پۆستە و من گفتوگۆی زیاتر دەکەم لەگەڵ بەڕێز کاوە محەممەد ئەندامی خولی پێشووی پەرلەمانی عێراق. سوپاس بۆ ئامادەبوون و بەشداریکردنی بەڕێستان لە هەواڵەکانی ناوچەیدا کاکەوە دەمێت سەرتا لەوە دەست پێ بکەین کە ئەوەی ئێستا لە عێراقدا دەگوزارێت چییە؟ خوێندنەوەی ئێوە بۆ بابەتە چییە؟ زۆر سپاس تەبگەرخان. لە ڕاستیدا وەکو چۆن کەش و هەواکە ناجێگیرە و هەوا سیاسەکەش ناجێگیرە هەر لە پێش هەڵبژاردن و دوای هەڵبژاردنیش زیاتر هەڵبژاردننی پێش وەختەوەی کەمە بەسمە لە دەیدەی ساڵی ڕابردوو کرا و پەیوەندەکان سارترن لە جاران هەم یعنی لە بینی شیعە خۆیان شیعە لە شیعە هەم لە کوردیش بە تایبەتیش ئەو دوو هێزەی کە بەشی زۆری ساڵانی ڕابردوو دەسەڵات و پۆستەکانیان بەدەستەوە بۆ لە بەغدا و لە هەرێمی کوردستانیش پارتی یەکێتی ئەم دۆخێکی یعنی جیاوازە لەوانەی پێشوو و ئەو سەرنجامی کە لە هەڵبژاردننی ئەمجارەدا کەوتۆتەوە دەتوانین بڵێن جیاوازی هەیە لەگەڵ هەڵبژاردنەکانی پێشوو. پێشتر دیارە خۆتان دەزانن دیاریکردنی کوتلەی زۆرینەوە ئەوانە کە زۆر ئاسانتر دەهاتە دەست و شیعەکان وەکو با بڵێن ئەو عرفەی کە لە عێراقدا هەبووە کە سەرۆک وەزیران لەوانە و کوتلەی زۆرینە دەبێت سەرۆک وەزیران دەستنیشان بکەوە لەلایەن سەرۆک کۆمارەوە ڕابسپێردرێ ئەمە بە ئاسانتر دەچۆ پێشەوە. بەڵام ئەم جاریان ئینشقاقێکی تیژ لە بینی لایەنە شیعەکاندا دروست بووە هەر لەو کاتەوەی خۆپشاندانەکان لە یەکی دەی ساڵی 2019 دەستی پێکرد ئەمە سەرەتاکە بوو بۆ ئەوەی ئەم با بڵێن دابڕان و جیابوونەوە تیژە لە بینی هەردوو تەرەفە شیعیەکە ئەوانەی کە موالیان پێدەڵێن کە ئێستا ناوێن لە خۆناوە ئیتاری تەنسیقی کە نزیکن لە ئێران و ئەوانی تریش با بڵێن سەدرەکان ڕێبەرایەتی دەکەن لەگەڵ هەندێک هێزی تر کە ئەوانیش بێگومان هەندێک پەیوەندی ئیقلیمی خۆیان هەیە و ئەمە وای کردووە کە کێشەکان قوڵ بن و پێشببینی ئەوە بکرێکە لە ڕاستیدا کێشەی گەورە دروست بێ لە ناو کورد ئەوەی کە پەیوەندی بە سەرۆک کۆمارەوە هەیە هەر لە دوای ڕەحمەتی مام جەلالەوە لە ڕاستیدا کێشە لە ناو کورد لەسەر پۆستی سەرۆک کۆمار هەبووە و تا ئێستا زیاتر قوڵ بۆتەوە. هەر لە دوای ئەوە خۆتان دەزانن کە لە ناو یەکێتیش بوو کێشە هەبوو لە بینی دکتۆر بەرهەم و دکتۆر فواد و ئەوە لە ناو پەرلەمانتارەکان ئێمە ینی ئێمەی پەرلەمانتارکە ئەو کاتە لێ بووین پەرلەمانتارە کوردەکان یەکلامان کردەوە و دکتۆر فواد دەرچوو. دوای ئەوە دیسانەوە لە بینی دکتۆر فواد و دکتۆر فواد حوسێن و دکتۆر بەرهەم لە بینی پارتی وێچێتی کە هیچیان ئامادە نەبوون کاندیدەکانی خۆیان بچێشنەوە و ڕێک نەکەوتن. ئەم جارەشان وا خۆتان دەبینن کە وشار زێباری لایەن پارتیەوە کاندید کراوە و دکتۆر بەرهەمیش لەلایەن یەکێتیەوە. باشە کاکاوە بۆچی ئەم حاڵەتە جارێکی دیکە دووبارە بۆتەوە لە دوای ساڵی 2010ەوە کە جارێکی دیکە ململانەکانی نێوان پارتە سیاسیەکان بۆ دەستنیشانکردنی پۆستی سەرۆک کۆمار و یەکلایکردنەوەی بە دیاریکراوی و بەڕێز نیشتان ئاماژەتان پێکرد ئێستاش دووبارە دەبێتەوە کەواتە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە ئەم بابەتانی کە هەیە یاخود ئەم کێشمە سیاسانی کە هەیە لەسەر پۆستی سەرۆک کۆماری عێراق بۆچی تا ئێستا دووبارە بۆتەوە بە یەکلای یاخود یەکلا نەکراوەتەوە لایەنەکان لە نێوان خۆیاندا ڕێک نەکەوتو بە دیاریکراوی پارتی یەکێتی؟ ئەمە ڕاستیدا شتێکی چاوەڕوانکرا و پێشبینی کراو بووە. ینی ئێمە ساڵانێکی زۆرە قسە لەسەرەوە دەکەین و خوێندنەوەمان هەبووە ڕەئیمان هەبووە پێشبینیمان هەبووە لەوەی کە گوتومانە پارتی یەکێتی دوو هێزی کوردین قەزیەیەکی گەورەی کورد لە دەستی بچووک و عەقڵی بچووکی پارتی یەکێتیدایە چونکە ئەوان ململانێ لەسەر بەرژەوەندەکانی خەڵک و لەسەر ماپە دەستوریەکانی هەرێمی کوردستان و کورد ناکەن. ئەوان ململانێ لەسەر پۆست و پارە و پلە دەکەن و کردویانە پێشتریش و ئێستاش دەیکەن و ئەوەی ئێستا هەیە لە ڕاستیدا ئەم شێشەیە هەروادێ قوڵ دەبێتەوە هەموو کاتێک چ لە هەرێمی کوردستان چ لە بەغدا بە تایبەتیش لە بەغدا کە دێتە سەر ئەوەی کە پۆست دابەش بکرێ پارە دابەش بکرێ ململانەکان لە بینی پارتی یەکێتی قوڵ دەبنەوە لەسەر پۆستەکان قوڵ دەبنەوە. تۆ سیرکە هەردوولا لە تاریخ و ئەدەبیاتی خۆیاندا بەردەوام باس لە کەرکووک و پیرۆزی کەرکووک و چارەنووسازی کەرکووک دەکەن لەسەر کێشەی کەرکووک بزانێت لە دوای ڕیفراندۆمەوە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە تا ئێستاشی لەگەڵ بێ لەسەر محافزێک ڕێک نەکەوتن کە حەسەی کووردە ململانیان کرد ئەوە بووە بە سەبەبی ئەوەی کە طرفەکەی تر ئیستیفادەی لێ بکە و محافظ بە وەکالەت بمێنێتەوە لەبەرەوە ینی پێم وایە ئەم مەسەلەیە
ئەوەی کە ئێستا هەیە کێشەی بینی پارتی و یەکێتی کێشەی کورد نییە. کێشەی کورد ماپە دەستوریەکانێتی، کێشەی کورد کەرکووکە، کێشەی کورد پێشمەرگەیە، کێشەی کورد موچە و داهات و بەشەبوجێ هەرێمی کوردستانە، نەک بەشەبوجێ حزبەکان. ئەوان کە شەڕیشان لەسەر پارە کرد بێ لە ڕاستیدا بۆ ئەو پارێ بێتە هەرێمی کوردستان و بە کەیفی خۆیان تەسەڕوفی پێوە بکەن و شتێک لە پارەکە بدەن بە خەڵک و بتوانن بەشەکیش بۆ خۆیان کۆنتترۆل بکەن. کۆنتترۆلکردنی نەوت دیسانەوە شەڕیان لەسەرەوە بۆ خۆتان ئاگاتان لێبوو لە مناقەشەی موازنەی ساڵی 2021 ئێمە زۆر دیفاعمان لەوە کرد کە نەوت لە ڕاستیدا با کەیسەکە تەسنیمی عێراق بکرێت. عێراق بیفرۆشێ هەم گرانترە هەم پارەیەکی باشتر دێتە هەرێمەوە و کێشەی موچەی خەڵک چارەسەر دەکرێت. ئەوان شەڕیان لەسەر ئەوە کرد بڕگەی ئەوەی کە پەیوەندی بەنەوتەوە هەیە کە دەست خۆیان بمێنێتەوە تەنها بۆ ئەوەی بتوانن درێژە بە گەندەڵی و تاڵانکاری بدەن و بەرژەوەندی خەڵکیان لە بەرچاونە بۆیە ئەوە ئاساییە کە ئێستا دەیبینین ئەو ململانیانە هەروە دێقوڵتر دەبنەوە چونکە ئەوان بەرژەوەندی خەڵکیان نەویستەوە بەرژەوەندی خۆیان ویستوە. باشکەواتە پێتان وایە لە ئێستادا هەرێکە لە کاندیدەکانی پارتی کە هۆشیار زێباریە لە ڕابردوودا وەزیری دارایی حکوومەتی عێراقی بوو و لەگەڵەوەدا ئێستادا کاندید یەکێتیش بە هەمان شێوە جارێکی دیکە بەرهەم ساڵحە بۆ پۆستە کاندید کراولایەن یەکێتیەوە. پێت وایە پارتی و یەکێتی ڕێک دەکەون لەسەر گلایکردنەوەی پۆستەکە یاخود نا من پێم وانە ڕێک بکەون لەبەرەوەی وەکو دەڵێ شعرەی مەعاویە پچراوە لە بینی هەردوولا و کۆتایی بە هەموو شتێک هات و پارتی سوورە لەسەر ئەوەی ئەو کاندیدەی خۆی نەچێشێتەوە بە تایبەتیش سەرۆکی پارتی دموکراتی کوردستان خۆتان دەزانن زۆر حزبیانە بیر دەکاتەوە و هەمیشە یعنی بە تایبەتیش ئەوەی کە بێوێت یەشێک لەوانەی کە دەبێتە سەر کۆمار کەسێک بێ کە گوێڕایەڵی خۆی بێ و ئەو پۆستە لەوێن دەرێ کۆنتترۆل بکە و دیسانەوە یەکێتیش بە هەمان شێوە پێداگری کە لەسەر دەکە بە ئیستحقاقی خۆی دەزانێت و ئەوە ئیسناد دەکاتە سەر ئەو ڕێکەوتنە استراتیژی کاتی خۆی کە کراوە لە سەردەمی مام جەلالی ڕەحمەتی و مەسعود بارزانی کە بەیەکەوە گوتیان سەرۆک کۆمار بۆ یەکێتی بێ و سەرۆکی هەرێمیش بۆ پارتی بێ. بەڵام خۆتان دەزانن ئێستا معادلەکان گۆڕاون هاوسەنجەکە تێکچووە پارتی دەیەوێت ئەوە بقۆزێتەوە بۆیە دەیەوێت چۆن هەرێمی کوردستانی کۆنتترۆل کردووە کە من لێرەوە دێڵێم ئەو کۆنتترۆلکردە سیاسی ئەمنی ئابوووریەی کە لەلایەن پارتیەوە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە لە ڕاستیدا بەشی سەرەکی لە ئەستۆی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە بێکەوە من ئەو ڕۆژە شتێکشم بڵاو کردەوە کە لەسەرەوەی کە باس یەکێتی لە ڕاگەاندراوی سەرکردایەتی خۆی دەبازەوە دەکا کە گوایە پارتی تاکڕەوی دەکاوە یەکڕیزی و تەفسیر دەکە کە دەبێت بە دوای بکەوین. من پێم وایە ئەمها زۆر درەنگە ئەم قسەیە ستوولەی وەکو ئینگلیز دەڵێ لەبەرەوەی کە ئێوە چەند ساڵە بێکەوە ینی یەکێتی بۆتە دارشەقی سیاسەتە هەڵەکانی پارتی و ئەگەر یەکێتی ئەو سیاسەتانەی نەگرت بەبەر بێگومان پارتی ئەوەی پێرە دەکرا و ئێستاش کە پارتی ئەو دۆخەی هەرێمی کوردستانی کۆنتترۆل کردووە ئێستا دەوێت باز بدە بۆ ئەوەی لە بەغداش پۆستە هەرێک باڵاکەی کورد کە سەر و کۆمارە ئەویش کۆنتترۆل بکە و بەرەبەرە من بۆ خۆم پێم وایە استراتیژی پارتی ئەوەشە دواتر هەوڵ بدە پۆستی مەحافزی کەرکووکیش وەربگرێ بۆ ئەوەی گەمارۆی جوگرافیای یەکێتی بدات. بەڵام یەکێتی من پێم وایە لەبەرەوەی دووربینی سیاسی نییە ئێستا بە تایبەتیش سەرکردایەتێکە ئێستا دووربینی سیاسیان نییە فکری سیاسی لە پشت بڕیار و سیاسەتەکانیان نییە هەر خەریکی ململانەی ناوخۆی یەکترن لەبەرەوە من پێم وایە یەکێتی زۆعفی یەکێتیەوەی وای کردووە ئەمە پارتی زیاتر پێڕابشێشێ و ئەو ململانەیەش ڕۆژ بەڕۆژ قوڵتر بێتەوە. باشکەواتە لە ئێستادا چانسی بردنەوەی پۆستی سەرۆک کۆمار بۆ یەکێتیە یاخود بۆ پارتی؟ ئێستا ڕاستەکەی قورسە پێشببینی ئەو بکەین بۆ کامیان دەبێت چونکە چانسی هەردووچیان تقریبن بە پێی ئەو ڕێککەوتن و تەحالفاتانەی کە کردویانە بە تایبەتیش خۆتان دەزانن ئەوەی کە وازح و ڕوونە پارتی هەندێک تەحالفاتی کردووە کە من بۆ خۆم پێم وایە لە دوورمەوەدا زەرێکی گەورە لە پێگەی کورد لە عێراق دەدا کە تەحالفە لەگەڵ سەدرەکان و لەگەڵ سونەکان بە تایبەتیش حەلبوسی بۆ ئەوەی بێوێ ئەو پۆستانی کە لە بەغدا هەیە کۆنتترۆلی بکە زیاتر ئەوەی کە مەبەستێتی ئەو سیاستانە تێپەڕێنێکە لە بەغدا هەیە و لە بانگەشەی ڕیفراندۆم و بای عێراق و دروستکردنی دەوڵەتی کوردی و ئێستا بۆتەوەی کە شەڕ لەسەر پۆستی سەر و کۆمار دەکات و بێتە پارێزەری سەروەری خاچی عێراق و یەکێتی خاچی عێراق ئەوە سەبەبی ئەوەیە کە لە ڕاستیدا من بۆ خۆم پێم وایە لە کوردستان شەرمی سیاسی نەماوە زۆر ئاسایە ئەمڕۆ موقفێکی هەبێ سبەینی موقفێکی تەواو پێچەوانەی ئەوەی هەبێ لەبەرەوە
ئێستا ئەو دۆخی هەیە کە کامیان سەردەکەون من بۆ خۆم پێم وایە قورسە پێشبینی بکەین چکە لێرەوە تا ئەو کاتێک کە هەڵبژاردنەکە دەکرێت کە هەشتی دوو دانراوە ڕەنگە گۆڕانکاری بێتە پێشەوە یەکێتیش محاولاتی خۆی دەکات بێگومان لە بەرامبەر ئەوەش پارتی هەوڵی تر دەدا بۆ ئەوەی ئەوم سۆگەر بکە ئەگەرێک هەیە کە نیساب تەواو نەبێت چکە خۆتان دەزانن لە یەکەم هەڵبژاردننی سەر و کۆمار دەبێ ئەو کەسی بیباتەوە دەبێت 2/3 دەنگەکان بێنێ ئەمە 220 ئەندام پەرلەمان دەنجی پێ بدە ئەمە قورسە لە ڕاستیدا لە دوای ئەوە ئەگەر ئەوەی نەهێنا ئەنجا ئەو کاتە ململانێ لە بینی ئەو دوو کەسی زۆرترین دەنجان هەیە هەڵبژاردن دەکرێت کامیان زیاترین دەنجی هێنا ئەو دەبێتە سەر و کۆمار لەبەرەوە تا ئەو کاتە ئەمە قورسە ئێمە پێشبینی بکەین ڕەنگە گۆڕانکاری بێتە پێشەوە ڕەنگە هەندێک هێز مووقفیان هێشتا ڕوونیە ڕوونی بکەنەوە زۆر باشە بۆ پێی کە بە پێی یاساکان دەبێت دوو لە سەرسەی دەنگی پەرلەمانتاران بەدەستبێنرێ بۆ ئەوەی کە پۆستی سەر و کۆماریەک لای بکرێتەوە بۆ کاملایەنێک دەبێت ئەوەی لێ سادە باسی لێوە دەکرێت چاوەکان زۆربەی زۆری لەسەر لاەن ئۆپۆزیسیۆنەکانەوە بە دیاریکراوی لەسەرنەوەی نوێ لە نێو پەرلەمانی عێراقدا واتە هەرێکە لە پارتی وەکێتی چارە دەنگەکانی نەوەی نوێ بۆ یەکلایکردنی پۆستی سەر و کۆماری عێراق پێتان وایە ڕۆڵ لایەن ئۆپۆزیسیۆنەکان چی دەبێت لەم نێوەندەدا خۆی بێگومان لەو دابەشبوونی کە ئێستاکە هەیە لە هەم لە ناو شیعە هەم لە ناو کورد ئەمە وا دەکات کە پێگەی هێزە ئۆپۆزیسیۆنەکان یان ئەوانەی کورسیان کەمتر هەیە ئەمانە زیاتر بێت چکە ئەوانە حەسمی ئەوە دەکەن هەر یەکە و بەدوای ئەوەدا دەگەڕێت کە چۆن بتوانێت ئەو هێزانە بۆ لای خۆی ڕابچێشێ بۆی لە دەنگدانەکە بەرژەوەندی ئەو لایەنە دەنگ بدەن لەبەرەوە بێگومان ئەوان دەوریان دەبێ و گرنگە ینی پێگەی ئەوان خوێندراوە ینی بەڕاستی من بۆ خۆم پێم وایە کە لە ڕاستیدا قورسە بۆ ئەو هێز ئۆپۆزیسیانەی کە بانگەشەی دژایەتی سیاسەتەکانی پارتی و یەکێتی دەکەن بچنە ناو یاریەکەوە کە لە بەرژەوەندی هیچ شتێک لەم دوو کاندیدا دەنگ بدات چونکە لە ڕاستیدا ئەمە مەسەلەکە تەنها ژمارە و باڵێن تەواوکردنی ژمارەی ئەو دەنگانە نییە مەسەلەکە پەیوەندی بە مەبادی و پرەنسیپ و استراتیژی دوورمەودای ئەو هێزە ئۆپۆزیسیۆنانەیە لەبەرەوە من بۆ خۆم پێم وایە ئەگەر ئەو هێزە ئۆپۆزیسیۆنانە کاندیدیان هەبێ کاندێکی خۆیان نەچێشنەوە و دەنگ بە کاندیدی خۆیان بدەن کاندیدیشان نەبوو دەنگ بە هیچیان نەدەن ئێمە کاتی خۆی لە گۆڕانیش کە لەبینی دکتۆر فواد حوسێن و بەرهەم ساڵح لە ڕاستیدا دەنگمان بە هیچیان نەدا هەرچەند هەندێک داوا هەبوو بۆ ئەوەی دەنگ بەو بدەن و دەنگمان بدەن ئێمە وەکو فراکسیۆنی گۆڕان هەر پێنج ئەندامەکەمان دەنگمان بە هیچ کامیان نەدا وەرەقەی سپیمان خستە ناو سندوقەوە زۆر باشە کە کاواوی کە لێ سادە باسی لەوە دەکرێت پەیوەندی نێوان بەشێک لە لایەنەکان و بەدیاریکراوی ئەو کوتلە گەورانی کە لە نێو پەرلەمانی عێراقدان و لەگەڵ لایەنە کوردیەکاندا بە تایبەتی لێ سادە باز لە پەیوەندیەکانی نێوان پارتی و سەدر دەکرێت یاخود با بە شێوەیەکی گشتی بڵین پەیوەندی تەلەفۆنەکەی نێوان بارزانی و موقتەدا سەدر لە کاتێکدا لە خۆپیشاندانەکانی ساڵانی پێشوودا و لە سەدرەکان بە دیاریکراوی دژی گەندەڵی بوون و خۆیان باسییان لێوە دەکرد و ئەو کات هۆشیار زێباری وەزیری دارایی حکوومەتی عێراقی بوو بەڵام متمانەیان لێ سەردەوە پێتان وایە لێ سادا پارتی دەتوانێت دەنگیلانە سەدرەکانیش بەدەست بێنێت بۆی کە بتوان پۆستی سەر و کۆماری عێراقی گلای بکاتەوە دەنگ داتەوە بە کاندیدەکەی پارتی واللهی من پێم وایە سەدرەکان ڕەنگە لە هیچ شتێک زۆر زەق و ڕوون نەبن لەوەدا ڕوونن کە زۆر نیفاقی سیاسیان زۆرە زۆر باز لەوە دەکەن کە ئەوان دژایەتی گەندەڵی دەکەن بەڵام لە ڕاستیدا ئەوانش دەستیان هەبووە لە گەندەڵی و باسی مالیشی دەکەن ڕاستە کابینە هەردوو کابینەکەی مالیشی گەندەڵی زۆری تێدا بووە بەڵام لە سەردەمی مالیشیش نۆ پۆستی وەزاری لە دەست سەدرەکان بووە و زۆر لەو پۆستانەی کە لەم حکوومەتی ئێستاش هەیە لە دەست سەدرەکانە ینی مەسەلەن سەرۆک وەزیران بە نزیکی سەدرەکان حساب دەکرێت حەمید الغەزی کە مدیری مەکتەبێتی ئەویشان هەر لە سەر سەدرەکانە لە وەزارەتی دارایی لە بانکی مرکزی ئەوانە ئێستا هەمووی بەدەست سەدرەکانە من بۆ خۆم پێم وایە ئەوان با بڵێن پارتی زەربەیەکی گەورەی جارێشتە زەربەیەکی گەورەی لە کووردا کە ئەو تەحالفەی لەگەڵ سەدرەکان کردووە و بووە بەشێک لە ململانەکانی ناوماڵی شیعە ئەمە لە دوورمەودا زەرەر لە کورد دەدات و لە پێگەی کورد دەدات
چونکە ئێمە عێراق خۆتان دەزان عێراقی نوێ لە دوای سەدام حوسێنەوە لەسەر ئەساسی تەوافق و بەشداری هەموو پێکهاتەکان لە پرۆسەی سیاسی و لە بڕیاری سیاسی بنیادنرایەوە. بەڵام ئەوەی کە ئێستا دەکرێت زۆرینە ئەوەی کە سەدرەکان سەدر باسی دەکە کە دەڵێ لا شەرقیە و لا غەربیە حکوومەت الأغلبیە و پارتی بۆتە پشتیوانی ئەو دروشمە و دەیەوێ بۆ مەکسەبی حزبی بچێت ئەم سیاسەتە تێپەڕێنەی لە عێراقدا. لە ڕاستیدا مە لە دوورمەوەدا تەسیری لەوە دەبێت کە کورد وەکو پێکهاتەیەکی سەرەکی وەکو نەتەوەیەکی سەرەکی لە دوو نەتەوەکەی عێراق حسابی بۆ بکرێ پێگەی بەهێز ببێ. ئەمە لە دواتردا ئاسایی دەبێت کە شیعەکان دواتر ئەگەر ناوماڵی خۆیان ڕێکخەنەوە شیعە بڵێ بەڵێ ئێمەش زۆرینەین تەواو بۆ پێشتر ئێوە لەگەڵمان بوون کە بە زۆرینە تێمان دەپەڕاند و حسابمان بۆ هێزە سیاسەکانی تری کوردە دەکرد. ئێستا کە ئێوە باسیەوە دەکەن کە دەبێت بە تەوافق بەڕێوە بچێت. لەبەرەوەم پێم وایە ئەمە زەربەیەکی زۆر گەورە لە تەوافق دەدا کە کورد لە دەوڵەتی فیدرالی عێراقدا پێویستی ینی جەوهەری بەوە هەیە کە تەوافق و مبدەئی بەشداری هەموو پێکهاتەکان لە بڕیاری سیاسیدا بوونی هەبێت. زۆر باشە لەبارەی پۆستی سێ سەرۆکایەتیەکارێکە لە سەرۆک کۆماری عێراق وەروەها سەرۆکی پەرلەمان و ئەوەی کە باسی لێوە دەکرێت بە دیاریکراوی لەگەڵ سەرۆکی حکوومەتدا لە ساڵانی پێشوودا خۆپیشاندان و نەڕزایەتی هاوڵاتیان بەردەوامی هەبوو دژی هەرێکە لە سەرۆکی پەرلەمان و لەگەڵەوەدا لەگەڵ سیاسەتەکانی مستەفا کاظمی کە سەرۆکی حکوومەتی عێراقی بوو و هەروەها سەرۆک کۆماری عێراقیش وەک دەوترێت هەڵبژاردننی پێشوەختە کرا بۆی کە گۆڕانکاری لە پۆستەکاندا بکرێت گۆڕانکاری بکرێت و کەسانی تەکنۆکرات دابنرێت لە پۆستە سیادیەکاندا. بەڵام جارێکی دیکە هەڵبژاردنەوەی هەرێکە لە محەممەد هەلبوسی بۆ سەرۆکی پەرلەمانی عێراق و هەروەها مستەفا کاظمی بۆ سەرۆکی حکوومەتی عێراقی و دکتۆر بەرهەم ساڵح ئەگەر یەکلایی بکرێتەوە بۆ سەرۆک کۆماری عێراقی کەواتە گۆڕانکاری لە پۆستەکاندا کراوە یاخود نا گۆڕانکاری لە چیدا کراوە؟ وەڵام پێم وایە عێراق زۆر کێشەکانی زۆر لەوە گەورەترە کە بە هەڵبژاردنێکی پێشوەقت چارەسەر بکرێ یان بە گۆڕینی چەندە موچاوێک چارەسەر بکرێ. عێراق یعنی کێشەی بنیادی هەیە یعنی کێشەی قوڵی هەیە کە ئەو سیاسەتانی کە یان ئەو ئیدارەیە کە لە 2023 بەدواوە حکومڕانانی عێراق و ئەو نخبە سیاسی عێراق بەڕێوان بردووە لە ڕاستیدا ئەمە خۆی فەشەلی هێناوە. سەر لە نوێ بنیادنانەوەی سیاسەتێکی تازە لە عێراقدا نەبێت عێراق ناتوانێت ئەو کێشانەی هەیەی چارەسەر بکەوە دەستپێکێکی تازە دروست بک بۆ ئەوەی بتوانێت بگەڕێتەوە دۆخی ئاسایی خۆی. لە ڕاستیدا ئەو خۆپیشاندانانەی کە کرا بێگومان ینی بۆ ئەوە بوو خەڵک بۆ ئەوەی بوو کە گۆڕانکاری لە سیاسەتی عێراقدا بکرێت. بەڵام دواتر هەندێک لە هێزە سیاسیەکان بە تایبەتیش سەدرەکان سوء ئیستیفادەیان لە خۆپیشاندانەکان کرد و توانیان سواری شەپۆڵی خۆپیشاندانەکان بن و بە ئاراستەیەکیان دابرد کە خۆیان پێشتر طبعاً هەندێک هێزی ئیقلیمیش دەوری هەبووەلەوە کە پێشتر ئەو دەورەی کە دەورەی چوارەم بوو کە ئێمە تێدا بووین بە دەورەیەکی حەشدی حساب دەکرا و زۆربەی زۆری ئەو هێزانی سەر بە ئێران بوون و هێزی میلیشایی حەزی شعبیان هەبووە ئەوانە زیاتر باڵا دەست بوون. سەدرەکان کە ئەویان خۆستەوە ویستیان هەڵبژاردنێک بکرێ هەڵبژاردنەکە کرا فعلەن چاوەڕوانی وایان دەکرد ژمارەی کورسەکانیان زیاتر ببین ژمارەی کورسیان زیاتر بوو. ئەمە مەسەلەی هێنانە پێشەوەی هەڵبژاردننی پێشوەخت بۆ بەنجکردنی شەقامی عێراقی بوو گوایە لە ڕێگەی ئەوەوە دەتوانین داواکاریەکانی ئێوە جێبەجێ بکەین لە هەمان کاتدا ئیستیفادەکردن و قۆستنەوەی خۆپیشاندانەکان بوو بۆ مەکسەبی خۆیان ینی سەدرەکان و فعلەن توانیان ینی ژمارەی کورسەکانیان زیاد بکەن و ئێستاش پێداگری لەسەرەوە دەکەن کە ئەو سیاسەتە یان با بڵێن ئەو حکوومەتە دروست بکەن کە خۆیان دەیانوێ چونکە پێشتر وەکو گوتم بانکی مرکزیان کۆنتڕۆڵ کرد ئێستا کە پەرلەمانیش با بڵێن زۆر کوتلەی زۆرینەن و هینی محکەمەی اتحادی و ئێستاشی لەگەڵ بێدانەوە حکوومەتەکەش کەسێک دابنێن و حکوومەتێک بێ کە بە ئینی خۆیان بێ بە ڕەزامەندی خۆیان بێ و سیاسەتی ئەوان جێبەجێ بکە. لەبەرەوە لە ڕاستیدا ئەو کێشانە بەو شێوە چارەسەر نامکرێت خۆتان دەبینن یانی کێشەکان قوڵتر دەبێتەوە. ئێستا ئێمە کێشە باز لە کێشەی سەرۆک کۆمار دەکەین دوای سەرۆک کۆمار کێشە لەسەر دیاریکردنی سەرۆک وەزیران لە ناو شیعەکان قوڵتر دەبێتەوە. ئێستا خۆتان لە ڕاگەاندرا و تەسریحاتەکانیان دەبینن یعنی هەردوو لا چۆن قسە لەسەر ئەم بابەتە دەکەن. باشکەواتە لەم نێوەندەدا ڕۆڵی ئۆپۆزیسیۆن چی دەبێت بە دیاریکراوی هاوپەیمانیتی لە پێناو خەڵکدا؟
وڵی ئۆپۆزیسیۆن ناوەکەی بەخۆیەتی ینی ئۆپۆزیسیۆن دەبێت لە ڕاستیدا بەرژەوەندەکانی خەڵک لە بەرچاو بگرێت ئەگەر ئۆپۆزیسیۆن بۆ نمونە کوردیە بێگومان دەبێت کار لەسەر ماپە دەستوریەکانی کورد بکەوە شەڕی لەسەر بکە و هەوڵ بدە دەنجی بۆ کۆ بکاتەوە لۆبی بۆ دروست بکات ئەمانە دەبێت کارە سەرچەکان و استراتیژی ئیشکردنی ئەو لایەنە ئۆپۆزیسیانە بن و من بۆ خۆم پێم وایە تا دەکرێت ئەو هێزانی کە لە دەروی پارتی وێچێتین هەوڵ بدەن ئەگەر هەندێ ناکۆچش یان جیاوازی ڕئیش دەبینیان هەیە ئەگەر هەندێک حساسیاتی شخصیش دەبینیان هەیە ئەمانە نهێڵن بتوانن بەیەکەوە نزیک ببنەوە چونکە خۆتان دەزانن لەناو پەرلەمان ژمارە گرنگە لە جیاتی ئەوەی ئەمە 8 کورسی و 9 کورسی و 4 کورسی بەیەکەوە بن بتوانن کوتلەیەکی گەورە دروستکەن وەکو چۆن ئێمە هاوپەیمانی هیوامان دروست کرد لە بینی ئەو هێز و لایەنە سیاسی کوردیانی کە لە دەرەوەی پارتی وێچێتی بوون بێگومان ئەو کاتە پێم وایە دەتوانن کاری باش بکەن. بەڵێ سپاس بۆ بەڕێز کاو محەممەد ئەندامی خولی پێشووی پەرلەمانی عراق ڕاستەخۆ لەگەڵمانداوی سپاس بە ئامادەبوونی بەڕێستانە پانۆرامای هەواڵەکانی ناوتیدا و سەرنجتان بۆ هەواڵێکی زۆر بەپەلە ڕادێکێشم کە ڕووداوێکی شەڕەتەقێ لە نێوان